لە شوێنێکی زۆر دڵکراوە و دڕفێنی کوردستان لەگەڵتانین لە ناحیەی هەڵشۆ سەر بە قەڵاتزەیە یەکێک لە شوێنە هەرە جوان و دڕفێنەکانی کوردستانە 1500 ماڵی تێدا نیشتەجێیە پێکەوە لە ژیان دۆستی ئەمجارە من هێرە مولودی دەتان بەمە ناو گوندی هەڵشۆ بابزانانی کە بارودۆخ و ژیان و حاڵ و ئەحواڵی دانیشتوانی ئەم گوندە بە تایبەتی لە ڕەمەزان بە شێوازەکە. ئەحواڵتان لێبێ باشش کرد ئەحواڵتان کاک سەردار چۆنی تۆ چۆنی باشی حاڵت چۆنە باش کرد هەربژی کاک سەردار باسێکی هەڵشۆمان بۆ بکە باسێکی خۆتمان بۆ بکەمە دەستەبراتن دانیشتوون پێکەوە چ دەکەن بۆ بەربانگان بۆ ڕەمەزانان وەڵا جاوە ئەتاوەرە لێرەدا دەنیشین جەماعەتان دەکەین دوای ڕۆژ و دەشکین و دەچینەوە ماڵیش ئەنی نامێنەوە لە دەرەوە لە ناو هەڵشۆ بگەڕێن سەردانی یەکتری بکەن و ڕەمەزانان کەم ڕەمەزانان ئەنێ وەڵا کەم هاتوشۆ یەکتر دەکەن لەبەرەوەی لە مزگەوتە یەکتر دەبینین یەکتریش سەر یەکتریش ناچین ڕەمەزانە و ئێستا چی جیاواز بووە لە ڕابردوودا جەنا بتەمەنت چەندە؟ وەڵا جەمالی 54م ئەجا لەو ماوەدا زۆر ڕەمەزانت بینیوە زۆر گۆڕانکاری بینیەوە نییە؟ وەڵا هیچ ئێستا لە دوو خۆشترە جەوەکەن خۆشتە تێرترین لە قەدیمەوە نەبوو ئێستا حەساوەترین خوا ئەو حکومەتەن بۆ بێڵی بەڵام گلەیش نێتی حەسان دوینیەوە ئەدی دەڵێن کەشوهەوای گوندەکان ئەو شوێنانی کە ئاوان بە تایبەتی لە سنوورەکان نزیکن کەمە جیاوازترە لە شار کەشوهەوای ئێمە لە هەموو جیاوازە لە منتیقی بەشدەر و بتوێنیش هەتا لە لیوای سلێمانیش دوودایە بەچی ئەو جیاواز ئەو هەواکی خۆشی هەیە ئەو دوو ڕووبارەشی تێدا ئەو ڕووبارەشی تێدایە ئێستا من شەو لە دەرکە خۆدەنم لەسەر قەڵێرێ بەتانی جستانی بەخۆدانم سەرمایە بەچلەی هاوینی بەچلەی هاوین ئەرێوە حاجی تۆ بۆم باس بکەم ئەتۆ بۆ خۆت بۆم باس بکە بابزانم ژیانەکە چۆن تێ دەپەڕێ حاڵت چۆنە ئەحواڵت چۆنە لە ڕەمەزانە لەخوای بەزات لە ژیانە زۆر خۆشە زۆر خۆشڕا دەبێرین لە تێر و پڕین و خەڵکەکەی ئێرە زیاتر بەچیوە سەرقاڵە جا بەچیوە سەرقاڵ وەڵڵای بەدانیشتێ ئەی مچە خۆر بێدەن ئای مچە خۆش بێدانیشت و هیچ ئەدی ماڵەوە خێزانەکانتان زیاتر کاریان زۆرە ئێستا وەرزی گژوجیا دەچن گژوجیاکە بێنەوە ئێمە هەموو ڕۆژێ دەچە ڕێواسی بە فەردە ڕێواسان دێنیتەوە کوڕادێ دێنەوە فەرشان دەکەن یانی ژنەکانت زیاتری شکار دەکەمان بێ ڕزانە بە بخۆدەنوی نوێژەکەنی شێ دەکەن دەچن ئەو شتی خواردنێکی خواردنێک زیاتر ناوبانگیە لەو لەچەند ڕێواس و کوڕا لە جای کوێستانێ دێن ئەدی خواردنەکانێوانی کە دروستی دەکەن جاوەڵایی وازادێ پێ بچێکاکە جا ئەو خواردنانی خواردنجا چمان پێ خۆش بێوارە ئەوەی دوو دەکەن بە زۆری یاپراخ بە گەڵامیون هەیە نایکرینەمە گەڵامێ و سڵ خۆشتوانن هەیە بە زۆری یاپراخ یاپراخ و دۆڵمەکەی وە تایبێت گەڵامی و دروستە شتێکی تێ ناکرێەوە نیە هینیشی تێدەکرێت تەماتەیە و باینجان و ئەو چەشی لەگەڵ دەکرێت سڵقە و ئەوسانی لەگەڵ دەکەن حاجی ئەتۆ باسی خێزانت کرد تکە چەند خێزان هێستا لە من سێ مێنام خەرەکەی کە دیش بێنم یعنی ئێستا سیانت ماوە سێ ماوەن یەکێکەوە بەڕێوەیە باشەوە خزمیشم پێکەوە نیە هەموو ئامۆزا پوزا خوازدا و گەس و کاری تێکدی دەوتە لەگەڵەوەژم بەژنەکەڵەوەژم بەژنەکەڵ ئامۆزۆ خاوداوەتەوەی ئامۆزابیش داوەتە من قبوڵی دەکا ئێوی فەرشان دەکا ئێمی تەون و شتی وا دەگا لە ماڵێ ئێستا قبول دەکا کە بچیشم بێنی ئازادە بێ مەجبورە دێ ئەویش سێژنی هەیە هەر تۆ ناوێشتێکی هەیە ئەو ناوێری بەڵام دەوێرم تۆ دەوێری من دەوێرم مەرێ وەڵا پێم ماوە یەکەش خەریکەوە بەڕێوەیە باشە باسمەلا مەم حاجی ئەی تۆ دەڵێتی مام حاجی بۆم باس کە بزانم کە باسی ڕەمەزانم بۆ بکە زیاتر خەریکی چین بەربانگان بەچیوە مەشغوڵە خەریکی ئینا خواردنین و ئیشا خواردنەوەین و بەربانگی دەکەینەوە و دوای بەربانگەکە چ دەکەن دوای بەربانگەکە وەڵا دوای بەربانگی ئەگە میوە بێ میوەی دەخۆی میوە ئەدی سەردان و گەڕان و بە پێ زۆر دەڕۆی بەخوا بە پێ دەڕۆم بە تا ئەوشە بەلێ و لەوە ڕادینەوە ینی باشە بە پێ دەڕۆی لە تەمەنە داوانە ئەدی لەگەڵ دەستە براکانت چۆنەوە لەگە ماڵ منداڵ زۆر زۆر باشی یارمەتی ماڵێ دەدەی هەموو شتێکە دەیزە هیچ گەلی لێنیم
دای زۆر باشە. ئەرێ دەستان وەڵا. خۆش بێ ئینشەڵا هەرەوە پێکەوە بەخۆشی ئەرێ دابنیشن وەڵا. هیچ ئینشەڵا گەلەی ڕەمەزانی دیکەش بەخۆشی ببینن ئیشاڵڵا دەبینی. ئینشاءڵڵا دەستان خۆش بێ زۆر سپاس زۆر مەمنون سپاس خۆش بێ. بەڵێ ڕەمەزانانە زیاتر چی دەکەی ئێستاوە بەرە و فێنکایە دانیشتی لە بن ستێبەرەکە بۆ خۆت والله ئەی بتوانی دەچی ماڵاتی خۆ لە کێویدە لەوە ڕێنی و هەنجیری خۆ بنی دەداتەوە و ئاوێ تێدەکا و ئەوەی بتوانی و ژن هەیە قاتی دەکا و تەشێ تەشێ دەڕێسی دەڕێست ماوە هێشتا ماوە لە گوندەکانەوانە هەموو ماڵان لیانە هەموو ماڵەکەیەتی هەر زۆرە بە زۆری هانە ئەتۆ هاوتەمەنەکانی خۆت تەمەنە چەندە بۆ خۆت بەخواجاتەمەنم لەوانەیە هەفتا ساڵم هەفتا و پێنج ئیشت چێ زیاتر باخەوانی دەکەی بەخوام هەخەرێکی هەنجیری و شتی وا بووم بەڵا ئێستا ناتوانم بۆ دانیشتوی و تااقەتم نیاخرا ناتوانم باشە ئەو هەڵشۆ زیاتر بەچی بەناوبانگە واللهی جاڕۆ ئاوەکەی زۆر بوو ئاوەکەشیان بۆ خەڵاسێ برد ئاوەکەم قەڵات نەماوە ئاوی نەماوە نیە ڕووبارێکی جوان هەیە و دارەکان ئاوە دەیت و کوڕە دوو هێندە بەتر دەڕوا بۆ قەڵازێ دوو ڕووباری لێوە نیە ئەوانە و ئەوانە جا ئەو خواردنانی کە زیاتریش لە هەڵشە بە تایبەتی لە ڕەمەزانە خەدیم چۆن بوو ئێستا دەڵێ وەکو وەرە شاری لاتەوە نیە قەدیم ڕۆن و پەنیر و گۆشتی خۆماڵی و مریشکی خۆماڵی و ئەوانان دەخوات ساوار و یعنی پەڵ و نیسکێنە و ئێستاکەم بۆتەوە برنجکەم بوو ئەدی ئێستا برنج زۆر بۆ ئەوانەی ئێستا بە زۆری برنجی ئەوانەش دەخۆن هەر دەخۆنەوە ئەگیا و پەنیر و شیرێژ و کەشک و ڕۆن و دۆشا و ترێ و لە قەدیم ئاژنان زۆر دەچون لەم کاتانە چون گژوجییان دێنا لە شاخوچەوەکان ئێستا شەرماوە ئێستا ناچن بەڵا قەدیم دەچوونە ڕێواسە ئێستا پیاوەکانە چن بۆی بۆ نیە وەڵام لەگەڵ دایکی خۆش و ها بۆ ئەکێوە ڕێواسیشی هەیە لێ ڕێواسی هەیە زۆر باشە دەست خۆش بێ مام حاجی نوێشتەعاتی ئینشەڵا قبول بێ بچێ بەهەشتی سپاس دەکەی ڕەوی بەخێرێ دەست خۆش بێ کەیفم پێ خۆش ئەزیزی زێڕین تەشی دەڕێسێ تەشی ڕستن زۆر قورسە من فێر نەبوو تەشی جاخێر و زەحمەتە کەسێک نەزانی شتێکی نەزانی زەحمەتە ئەنی هەر فێر نابم شتێک وەڵڵا فێر نابم ئەو فێرم کە دایم تەشێنە ڕێسی لەنێ تۆشی ڕێسان نەبی فێر نابی ئەوە هی بزنەوە نیە ئی بزنانە ئاریۆڵ لێی دەکەنەوە دوایی دێنە بێ بەم دانە وەڵام زۆر ئەو مەرەزە مەرەزە دوای ئەو ئاریۆڵا مەرەزەجا سلکی تایبەتی دەیکڕین و دەیشون و دەی پشکی ئەوە لێی پاڵێنی تو دوای دەخشەی دەکەین و ئەگە و بەدەستۆنە بە پەنجەتۆنە بێ نابێنە نادەبی یارە توخوانی ناکرێت ناڵێ سەری دەنا وەڵای شێکی زۆر قورسە تایبەت خۆتە بێ بیکەیت زازێڕی خان بەدەم تەشی ڕستنەکەتەوە ڕەمەزانەکە چۆنە ڕەمەزانەکە زۆرە خۆش بوو زۆر مەرخۆ ڕەمەزانێکە بەبارەکەت بوو خۆشە جێگاکەتان زۆر درێ بەڵام ژێرێکی زۆر تایبەت و خۆشە ئەمە جێن زۆر خۆشە زۆر چیەکەن زیاتریەوە سێ ڕۆژ هاتووی نێرە ئەپێشە لە شێوە لە نێو دیەکەی تایبەت دێنە ئێرە ئادی زۆر بۆ دێنە ئێرە جاوەڵام هیچیشن نەبێ هیچیشن نەبێ لێ دێ ناژیم بەڵای وە کەسێکێکی کاکەی میوانان بۆ دەکری تا دەمی قوربانی و قوربانیان دەفرۆشی و ئێستا لەگەڵ پیاوەکان باسم کرد لەگەڵ حاجیاقا بە ئەو کەسان دانیشتمو لە بەرمزگەوتیان کو هەموو ئیشوکارەکان ژنان دێکە ئیشوکارتان زۆرەوە نیە ئیشوکار ئیشوکار ناوەڵام من مەقسەدەوە پشتم زیاتری شەکەنێ پیاوە پشتم دیشی ناوەڵا پیاو ئەدی بووانێک وەڵامە دادنیش و ژنەکانمانیش دەکەن ئیشێ بەژنان ناکەن ژیشیش نییە دیارە نان و پاتە و شی و حاضرکردنەوە شیوکانی و میوان بڕێکردنەوە ئەم شی و شتێکە دروستی دەکەن زیاتر لە هەڵشۆسی دروست ئەمە کشۆڵەمانە من کچمە لە حەملایی بخۆم مەخزەدەوەی ڕستی هەڵدێم ڕستی دەکەم و کچەکەشم سێشت وشتی لێ دەنێن و لە قەدیمە لە ڕابردووە چی زۆر باو بوو لە ڕەمەزانە ئێستا گۆڕانکاری پیاتوە نیە زۆر گۆڕاوە ئەریۆڵا حەملا ئێستا خۆشە لە هەموو شتێک ڕەمەزان زۆر خۆشە لە هەموو شتێک ئێستا لە هەموو شتێک خۆشە دێ
ئێستا الحەمدولای خوای لە قەدیما چۆن موچستانە لەخوای بە زیاد بێ ئێستا هەموو شتێک زۆرە هەموو شتێک زۆر بووە پاک و خاوێنی زۆرە خواردن زۆر هەموو شتێک لەگەڵ ژنانی ناودەیە چۆنی سەردانیانەکە پێکەوە سەردانەکەن دێن دەڕۆن ئەرێ ئاگاتان لە یەکتری ئەرێ هەیە؟ وەڵڵا جا ئەمە ناتوین لێرە هەنگەلێکیان پەرۆشم ئەمە ناتوێنێ دەبی ژێرانگەلێک پەرۆشم زۆر ئارێ بەخوای دەی هەموو دنیا هێندەی هەموو دنیان پەرۆشم بەڵێن بە من بدە تەشی ڕستن فێرکەی بەخوای جا لەکوێ بۆ نەی فێر دەبی ئەوە بەدەم دەست هەشی ڕستنەوە ئەوە گوندی هەڵشۆ یەکێ لە گوندە هەرە جوانەکان گوندەکانی سەر سنووری هەرێمی کوردستانە بێگومان ئەو دیوی سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستانە لە کەشوایەکی ئاوە خۆش لەگەڵ زێڕینخانە بەدەم ڕستنی تەشی کە تەشی دەڕێسێ کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆی ژیان دۆستی دێنی تا پێگەشتنەوەیکی دیکە و دیدارێکی دیکە کە ڕەنگە بینە لای ئێوە دوای کاتی ساتێکی شاد بە هەموو لایەکتان دەخوازم جەلێکە دیێرە دەست و خۆش بێ ئێستا ماڵی دەبرانە شوبرانم ئەو ماڵی شوبرامە سەگەراچەکەی ماڵی شوبرام تەشێش نیشان من دەبا منیش کەمێکی بڕێسم دەی قامکی فێرم کە کەمێ قامکمال قامکی خواڵێن دەی ئەوە گرتنەکەی دروست بووە جا بەژنی خۆت ئیبادی بکە لە ژێڵە لە ژێڵە لە سەردانای بە یۆژنەوەی دەخوا دەخوا بەخوا خەریکم فێرە بم بەخوا فێر ناوی تۆ بڵێ فێر نەبم وا هەر نییە وا هەر نیە فێر دەبم